do you see? هون چاوال وی شری دنیرن نرین و بوچونا جناب و درباره و ایریشا اسرائیلی امریکی یا لسر ایران چیه؟ دوی چاوا هول بو پاراستنا آگربست بیداین ام چاوا دکارن د پروسه آشتیه ده بردوان بین. So our position is it's very clear. هەڵوەستا ئەمە لە کوردستانی گەلێک زەلالە. ئەم پێشوازیە لە ئاگربەستا دناوبەرە ئەمریکا و ئێرانی دەدکن. ئەم دزانن و ئەف ئاگربەستەکە نازکە. ئەم vەیەکێ فێم دکن. لێ ئەم هێڤیدارن و ئەف ئاگربەست بەردەوام بکە و دەرفەتێکیش بۆ گوتوبێژێکە ڕاستەقین دناوبەرە هەردوو ئالیاندا بە ئافرینە و هەموو پرسگرێک بڕیا دانوستاندنان بین چارەسەرکردن. A dialogue between two sides and solve all the issues through a negotiation. یک جوان پرسین کو گلک تکرن و کرنا تنگاوا هرمزیه به باوریا جنابه و دوی کار چاوا بکرن دوی چاوا وی وکرن پیوستی به چه تدبیرین اولهیه هیا جبو گارانتی کرنا در باسبونا کشتیان ناف دولتی در ناف تنگاوه ده. Hormuz Strait, it's a very important location. بێگومان تەنگاوا هورمزی جهێکی گەلێکی گرنگە بە باوەریە من بە ئاوایەکی ڕاستگۆ ببێژم تو نەکاری تەنێ بە هێزە سەربازی وێ کۆنتڕۆل بکی نەگرنگە کا چ قاس هێزەتە هەبە لە گۆری من دەڤێژ بۆ هەر کەسی فەکری بە بەڵێ ji ber ku bandora wê li ser aboriya hemû cîhanê heye ne tenê li ser welatekî di dawiyê de divê danûstandin û gotûbêj li ser wê yekê hebin ku çawa bê vekirin û çawa ji bo hemû keştiyan ewle bibe da ku têre derbas bibin. د نافبرا 18 و 20 گلانه ده هونه لرومای بن جبو دیتنا پاپا و خیایه هونه سرکرداتیا ایتالیا جی ببینن و تایا و سردانا جناب و بو ایتالیا چیه؟ Look, we have a very historical relation, with Vatican. بنێرە پەیوەندیەکە مەیە گەلێکی دیرۆکی لەگەڵ ڤاتیکانی هەیە ئەم بە پێشوازیکردنا پاپایە بەرێ لە هەولێرێ و هەروەها لە عێراقی سەربلند بوون سەردانێکە دیرۆکی بوو نەتەنێژ بۆ کوردان لێژ بۆ هەموو عێراقی وەکی کوتە بەحث کرد ئەس جارێکە دن سەردانە ڤاتیکانی دکم ji ber ku ev dê cara yekem be ku ez papayê nû bibînim ji bo axiftina li ser çanda pêkvejiyanê wê mozayîka qebûlkirina hev a ku li Kurdistana Iraqê heye derberiya Îtalyayê de jî pêşî rê bidin min ku ez bi spasiya Îtalyayê dest pê bikim ji sala 2003 ve wan gelek alîkariya me kiriye bi taybetî piştî 2014 wan ji aliyê mirovî û serbazî ve li Kurdistana Iraqê alîkariya me kir em spasiya hemû wan piştîvaniyan dikin û em hêvîdarin ku jinha û pêve peywendiyên xwe yên aborî li gel Îtalyayê pêş bixin û kompanyayên Îtalyayê hand bidin ku werin li Iraq û Kurdistanê ve berhênanê bikin ev jî dê mijareke din be ku ez dixwazim li gel wan behs bikim.